پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و عێراق باگشتی تاوەک ئێستا نیشانەی پرسیاری لەسەر لا نەچووە. بەردەوام سەرنج و تێبینیشی لەسەر زیادە بێت کە ئەمەش خاڵێکی بەهێزی بەرەو پێشنەچوونی پرۆسەی دیموکراسیە لە هەرێمی کوردستاندا. لە ئێستادا کە نزیکە بینەوە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەهۆی تێبینیکردنی هەوڵەکان بۆ ئەنجامدانی ساختەکاری و ڕێگریکردنی پێشوو لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران لە هەندێک لە پارێزگاکانی هەرێم دوو هۆکارگەلن کە تاوەکو ئێستا چاودێران بە گومانەوە لە هەڵبژاردنەکانی 30 ئەیلول بڕوانن. بەداخەوەی کە تا ئەم دەقەژەیە کە کێشە بێەوە نیگەرانی بە لای جەماوەر بەگشتی ئەوەیە کە بە تایبەتی لە هەردوو پارێزگای دووهۆک و هەولێر تێبینی زۆر هەیە لەسەر تۆماری دەنگدەران پاک نەکراوەتەوە ڕێژێکی مردووی زۆر هەیە کە تا ئێستا ناوەکانی نەکوژانەوە مێکێتی تێبینی هەیە و هەم لایەنەکانی کە لەسەر ئەو دوو پارێزگا کە ئەوە جێ نیگەرانیە ئەگەر ئەم هەڵبژاردنە دوا بکەوتایە زەمەنی کە بکرا ڕەنگە فشارێ بکرا بۆی کە ئەوە ئومێد دەکەین بۆ هەڵبژاردننی داهاتوو کە ئەوە پاک بکرێتەوە. ئەوەی گەرانتیە بۆ دەنگدانێک یان هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ئەویش ئەوەیە یەکەمیان تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە بە خۆشحاڵیەوە لە سنووری هەڵەبجە و سلێمانیە ئەمە کراوە و دووەمیشیان ئازادیەکی ڕەها فراهم کرێ بۆ دەنگدەر کە بتوانێت بە ئازادانە دەنگی خۆی لەسەر سنووری دەنگدان دەنگەکانی خۆیان بن. تۆماری دەنگدەرانی سنووری دووهۆک و هەولێر پاک نەکراوە مردوەکانی تیان نەسراوەتەوە و غژمارەیەکی زۆر لە ئاوارە تەسکەری عێراقیان بۆ دەریانراوە بۆیە ئەبێ ڕێکخراوە ناحکومیەکان بە تایبەتی چاودێریەکی چڕپڕێ و سنوورە بکەن بۆ ئەوەی بتوانین هەڵبژاردنێکی پاک و بێگەر لەو سنوورانە بە تایبەت کە ئاڵێم پارێزگای هەولێر و دووهۆک لەبەرەوە ئاوارەیەکی زۆری تایە و کاریان بۆ کراوە بۆی دەنگ بن بۆیە داوا لە هەموو ڕێکخراوە ناحکومیەکانەکەین چاودێریی باشی و شوێنانە بکەن بۆ ئەوەی هەڵبژاردننی پاک و بێگەرد لە سەرانسەری کوردستانە بەڕێوە بچێت. پاک و بێگەردی هەڵبژاردن بریتە لە تۆماری دەنگدەران. تۆماری دەنگدەرانیش وەکو ئەبینین وەکو ئەبیسین لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە بە شێوەیەکی ڕێکوپێک ئەو تۆمارە پاکراوەتەوە. ئەوەی جێی گومانە هەتاوەکو ئێستا بە شێوەیەکی ڕێکوپێک لە سنووری پارێزگای هەولێر لە سنووری پارێزگای دووهۆک تۆماری دەنگدەران بە شێوەیەکی بەتەواوەتی پاک نەکراوەتەوە. ئێمە بۆ خۆمان هەریکێکمان لەم سنوورە بە تایبەتی گومانمان لەسەر ئەو سنوورە هەیە. بە بڕای چاودێرانی سیاسی پێویستە حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێم و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چاودێرانی نێودەوڵەتی بۆ پرۆسەی هەڵبژاردنەکان تەواوی توانەکانی خۆیان بەگەڕ بخەن بۆ ڕێگریکردن لە ئەنجامی ساختەکاری بە بەرنامە و سوودوەرگرتن لە تۆمارێکی دەنگدەران کە تاوەکو ئێستا گومانی لەسەر بێ. داواشیان وایە بۆ ئەوەی کۆی پرۆسەکە لەژێر پرسیاردا نەمێنێتەوە لایەنی ئیداری تەواوی پارێزگاکان ئارامی و ئاسایشی دەنگدەر و ناوەندی دەنگدان بپارێزن تاوەکی چێز و گروپێک نەتوانێت بەگرتنەبەری ڕێکاری توندوتیژی هەوڵی ئەنجامدانی ساختەکاری بدات. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.